بۆیە سەبرتان هەبێت لە مەسەلەی زەواجە هیچ پەلەیەک مەکەن. تەڕیەت وەک عەرە بەڵێت زۆر بەهێمنانە بڕۆنە پێشەوە لە مەسەلەی زەواجە. کاکە کارەساتە هاوسەرەکەت بۆنی ناخۆش بێت. یعنی من کۆمەڵێ پۆینتانتان بۆ باسەکەم، کۆمەڵێ شتان بۆ باسەکەم، ڕەنگە باوکیشت بۆتی باس نەکات. کاکە کارەساتە تەبیعەتی ئەم ژنە، تەبیعەتی ئەم پیاوە لەگەڵ تەبیعەتی تۆیە، لەگەڵ سروشتی تۆیە هەڵ نەکات. لە کۆتاییە ئێوە ئەبن بە یەک جەسەد. ئەم جەسەدە ناکرێت، یعنی ئەم بڵێ سیر ئەو بڵێ پیاس. ئەبێ ئەم دوانە هاوتەریب بن، عقلێتی ئەم دوانە زۆر لە یەکەوە نزیک بێت، تەبیعەتی ئەم دوانە لە یەکەوە نزیک بێ. ئەم دوو خانەوادەیە ئەبێ زۆر نزیک بن، یعنی لە ڕووی کۆمەڵایەتیەوە بێ لە یەک نزیک بن، لە ڕووی سەقافەت و خوێنەواریەوە ئەبێ لە یەکترین لەگەڵ یەکا نزیک بن بەڕاستی. بۆیە ئەو سیموجینە ئەو سینوجیمە دروست نەبێت، ئەم سیر و پیازە دروست نەبێت. ئەبێ ئەو پۆینتانە هەمووی لێک بنەوە، هەر هەمووی لێک بنەوە. ئەنجا هەنگاو بنێن بۆ مەسەلەی هاوسەرگیری بەڕاستی قۆناغێکی زۆر هەستیارە. گەنجی ئێستا زۆر بەداخەوە لە ڕێگەی تۆڕە کۆمەڵایەتیەکانەوە، لە ڕێگەی حەزدێکردن و ئەم کەپڵایەتیەوە ئەوێ پێی بگا. ئەمە زۆر غەڵەتە. باوەڕتان هەبێت من ڕۆژ نییە لە مەکتەبەکەی خۆمە، ینی ئەم کێشانە نەیاتە بەردەستمان. کچ لەو لاوە ئەگری، کوڕ لەو لاوە ئەگری، ئەم دوو مناڵی هەرزەکار سیرەکەم ئەمە زەواجیان کردو 2 ساڵە. یعنی تۆ تەسەورەکەیت یەکێ لەو شتانی کەوا ڕۆژانە دێتە بەردەست من لەو مەکتەبەیەم کە دانیشم، کچەکاڵێکی کوڕەکاڵێکی بە تایبەت کوڕ نامەوێت، بۆ ناتەوێت، نامەوێت مامۆسا. دوایی کە گشتیانەکەمە دەرەوە لەگەڵ یا قساکەم ئەڵێم چییە؟ ئەڵێ وەڵا مامۆسا گیان فەیسیم بەدڵ نییە، جاران زۆر جوان بوو، بەڵام ئێستا هەستەکەم لە بەردەم ماوا نییە. ئەزانی جاران بۆ جوان بوو، جاران بە فلتەرەوە ڕسمی بۆتە ئەنار، جاران یەک پارچە کەڤەر و میکیاج بوو کە ئاهاتە بەردەمت لە جامیعە، کە کاتێ مۆعیدت لەگەڵ یا هەبوو بە حرامێتی دەستدایە دەسێەوە. یعنی هەموو جوانکاریکی بۆ خۆی کردبوو، نە برژەنگی خۆی بوو، نە چاوی خۆی بوو، هیچی خۆی نەبوو. بەڵام ئێستا کە هاتووە لە ماڵەکەی تۆیە، لەسەر سفرەکە لەگەڵ تا دانیشتووە و لەسەر جێیەکە لەگەڵ تایە چووە سابونی ڕقی داوە لە دەموچایی و خۆی شۆریوە، ئەنجا ئەزانی ئەمە برا، ئەمە بۆ خاتری خوا مامەقالەیە، ئەمە ئەوە نەبووە. بۆیە پاشەکشەی لێ کردووە تەبیعەتم نایبە، ناتوانم لەگەڵ یابم، حەزم نییە سەیری کەم. باوکو دایشی هاتوونە من دڵ کوڕەکە بەمەوە ڕازی بکەم. بەچی ڕازی بکەم؟ هەنگاوی سەرەتای ئەم کوڕە غەڵەت بووە. بۆیە یعنی ناکرێت گەنج یعنی بەم شێوازە هەڵ بخەڵەتێت. با بە ژن و پیاو خوای گەورە یعنی جوانیکی پێبەخشیوە. جوانی هەر کەسێک بۆ خۆی نسبیە، جوانی پیاو نسبیە و جوانی ئافرەتش نسبیە. پیاو با جوان نەبێت، کاکە با جوان نەبێت، بەڵام پیاو بێ، پیاوانە بێت، تێگەی پیاوانە بێت، یعنی بەمانای کەلیمە پیاوانە بێت، تەبیعەتی پیاوانە بێت، کەسایەتی پیاوانە بێت. لە ناو مەجلیسا قسەی بڕوات، لە ناو کەسوکاریە خەڵک شەرمی لێ بکات. پیاو ئەسەن ئەوەی ناوێت، یعنی پێویست ناکات لوس و پووز بێت، پێویست ناکات بڕواتە ڕێوە، تێگەیشتی ئاوەکو ئافرەت بڕواتە ڕێوە. پیاوە تێگەی با کەسێک بێت تا سەری ئەسقان ڕق بێت، تا سەری ئەسقان زبر بێت، مەبەستم لاشەیەتی، تێگەی، بەڵام پیاوانە بێت. با دەنگی ڕق بێت، با ڕێو ڕۆشتنی گرمەگرمی بێ کە بڕوا بەڕێە. بەڵام ئافرەتیش ئەو جوانی کە هەیەی سروشتەکەی خۆیەتی کە خۆی بۆی داناوە. تۆ هەر چەندێ بتەوێ خۆت جوانکەی لە کۆتاییە، لە بەردەست پیاوەکە تا ئەچیتەوە سەر پلێت، یعنی لە دەرەوە هەر شیەکت کرد بێت، ڕمێڵت نامێنێت، عەدەسەت نامێنێت، ئەم سیلیکۆن و ئەمانە هیچی نامێنێ، ئەم لایلۆن و قەبا و باغە و ئەمانی کە یەکەیتە خۆتە، ئەمانە هیچی نامێنێت. لە بەردەم پیاوەکە تا تەفلیش مفەلەش ئەبیت، تێگەیشتی ئەکەویتە ئەو ساحەیە. ئیتر ئەو کاتە نابێت لۆمەی کەس بکەیت، وە کوڕەکەش نابێت لۆمەی کەس بکە. بەڕاستی ئەوەی ئێستا زەواج ئەکا فەشە لە هێنیە هەمووی لەو بەو هۆکارانە زەواجەکەیان فەشەلی پێدێ. بۆیە تەڕیەت وەکو عەرە بەڵێ لەسەر خۆ بن، تێگەی ئەگەر ئافرەتێک خانەوادەیەکی چاکیان هەبوو، باوکو دایکێکی باش، کۆمەڵێ برای باش، خوشکەکانی ڕێک و پێک بوون، ڕەسەن بوون، لە ناو ئەم شارەیە ناوێکی جوانیان هەبوو و ئەم کچێکی عاقڵ بوو، سەرڕۆ نەبوو، کچێکی دەمەوەر نەبوو، ئافرەتێ بوو یعنی شەرم و حەیای لێ ئەباری، تەوەکەل عەلە الله بڕۆ پێشەوە لە دەرگای بە. بەس نازانم یعنی تۆ بە لێوە سوورەکەی هەڵخەڵەتاوی، بە حیلیکە حیلیکی ئەم کچە هەڵخەڵەتاوی،
بە سەربادانی ئەم کچە هەڵخەڵەتاوی یا بەناو قەدە باریکەکەی هەڵخەڵەتاوی بەچی هەڵخەڵەتاویت یعنی ئەبێ ینی تۆ یعنی ئەبێ شتێکە بێ فەلسەفەیەکە بێ وای لە تۆ کرد بێت تۆ شێت و هار بوو بێتی بڵێ ئەو کچە نەبێ نامەوێت ئەخابێ ئەبێ بزانین حەلیمی ئەم کچە زانایی ئەم کچە لێزانی ئەم کچە خانومانی ئەم کچە وای لە تۆ کردووە چی شتێ وای لە تۆ کردووە تۆ ئاوا چوویتە کەلەی شەیتان و نایتە خوارەوە کچەکەش بە هەمان شێوە یعنی کوڕی وایە پاتاڵە حاشا لە کوڕە بەڕێزەکان باشە گەنجی وایە بە کەڵکی هیچ نایە قەسەم بەخوا دوو لە ڕووی جەنابتان هەر شتێکی بدەیتە دەستەوە سەقەتی ئەکات یعنی ڕووی ناو مەجلیسی نییە لە مەجلیسێکا داینی چوار قسەی پیاوانە بکات تێگەی بۆنی ناخۆش سەرچاوی تورشا و دوین ئێوارە سێ ئێوارە لە خەو هەڵەسێت ئیش و کاری نییە نەڕەشتنێتە سەر سپێ و نەسپێنێتە سەر ڕەشەوە کاکەمە بە کەڵکی هیچ نایەت نازانم تۆ حەزت لە کوێی ئەم کوڕە کردووە بەڕێزەکەم ئەین تۆزێ بە خۆت تا بچۆرەوە کاکە تۆ مستەقبەلێکی ڕوونت هەیە تۆ بی بەدایک تۆ لە کۆتاییە پێویست بە ماڵە پێویست بە پیاوێکی باشە کۆمەڵێ مناڵ ئەخەیتەوە ئەبێ بزانی لەگەڵ چیا هەڵس و کەوتەکەی لەگەڵ چیا ژیان ئەەکەی ناکرێ هەر کەسێک تۆزێ بەدەمتەوە پێکەنی چاوێکی لە هەڵتەکان و تێگەشتی مەسجێکی بۆ ناردی ئیتر بڵی بەخوا ئیتر من شتی خۆم دۆزیەوە تەواو حەقم نییە بەسەر هیچەوە بە هیچ شێوازێک یعنی مەسەلەی زەواج مەسەلەیەکی زۆر زۆر هەستیارە چ بۆ ئافرەت چ بۆ پیاو ئەبێ زۆر بە وردی زۆر بە وردی هەنگاو بنێن تا ئەگەن بە ئەو کەسێکەوە خۆت ئەتەوێت من لەوە زیاتر ناتوانم خزمەتان بکەم ئەم قسانی کۆتاییشم بە تایبەت بۆ کەسانی کە گەنجن و شویان نەکرد و ژیان نێناوە بەخوا دەرمان بۆ بۆتان ڕەنگە هەموو کەسی ئەم قسانەتان بۆ نەکات ئەسڵ ڕەنگە مامۆسای ئاینی بەم ڕیتمە لەگەڵ هیچ گەنجێکا قسە نەکات باشە بەڵام من بەخۆم ناڵێم مامۆسای ئاینی بەخۆم ئەڵێم خەمخۆرێک من هەم بۆ خۆم لە قوتابخانەیەکا دەرس ئەڵێمەوە باشە چەند ساڵم و دەڕیسم منتەسیبی وەزارەتی ئەوقافیش نیم مزگەوتیشم نییە بەڵام لە هەمان کاتیشە خەمخۆرم دین بۆ خەڵک بڵاوەکەمەوە تەوعیەی خەڵک ئەدەم خوای گەورە لێمی قبوڵ